لك مهمة بو همي كسي جه لازم هنرمند هما جهبت بجا سيشارك شوان توني وان بتشك بالانتربيش بله توني يعني بله. موسيقي بتشك دبتا مشكلة بس فا هر چنده دبت ام ایک تنیجه بگیرن باشا. اکیدی ندر که بنجی لبورینش وان خواست باشا زۆر باشە ئاری تۆ خۆت پێ باش بوو لەسەر شانۆ پێ دواش بوو کە توانیت بە باشی گۆرانی خدای برا بەڵام شەرت مامەستاشن ینی ئینسان هەلەن هەموو کەس خۆی پێ باشە کە دێتە ئێرە بەڵام ئەلەن سترێسی پێوە دیارە هەلەن باش بوو لە پرۆڤەکان و لە بەشداریکردنەکەی دەرباس بیرما کە هاتە سەر شانۆ و یەکەم جار کە گۆرانی وت ڕێی لێژنە زۆر باش بوو بۆ دەنگی ئەمڕۆ تۆزێک سترێسی پێوە دیارە هیوادارم سەرکەوتوو بی ئەوڕۆ تۆزێک فەرقیە لەگەڵ جاریەکەم بەڵێ پێرچ ئاوی ئەو مامۆستا بەڕێزانە و سەرکەوتوبی